هونە ڕەسوڵ یادەوەریەشی ئەبەدی لە دڵی هەموواندا. سڵاوتان لێبێ، سڵاو لە بینێرانی گەلی کوردستان. هەندێک ئێوارە هەن تاریکترن، هەندێک خۆراوابوون هەن بۆ هەمیشەن، چەند ڕێبوارەکەن یەک جار دەوار هەڵدەدەن و زۆر زوو بارگە و بنە دەپێچنەوە و خەڵکی بە عیشق و جوانیەکانی خۆیان دەستپێرن. هونە ڕەسوڵ یەشێک بوو لەو ڕێبوارە شیرینانەی لە بەهاری تەمەنیدا بە کۆچی یەکجاریە و پاییزی خەزانمان لێداهات. 2 ساڵ بەر لە ڕاپەڕین ڕانیا ئامێز بۆ لەدایکبوونی ڕۆڵەیەکی دەکاتەوە، ڕۆڵەیەک کە تەمەنێکی کەم بەسی بوو بۆەوەی ڕانیە و قەڵات زێ و بەری مەرگە و خۆشناوەتی و ئاکۆیەتی و تەواوی ناوچەکە گەواهی وەفای بۆ بدەن. بەسی بوو تایەکێتی و ئۆرگانەکانی بزانن چ کادیر و چ دڵسۆز و چ نەوەیەکی ئاسۆ گەشیان هەیە، تا کوردستان و کوردستانیان بزانن چ شۆڕە سوارێکی کاروانی کوردایەتیان هەیە. ساڵی 1989 لە شاری ڕانیا مام ڕەسوڵی خدۆڵە منداڵێکی دێتە بوون، وەگەوەی بزانێت ئەو منداڵی پاش چەند ساڵێک دەبێتە لاوێکی پڕبەهرە و هونەرکار، ناوی لێدەنێت هونەر. کاک هونەر ڕەسوول خوا لێی خۆش بێ، یەکێک بوو لە کادرە هەرە باشەکانی ڕاگەیەندێکی تریشمانی کوردستان، بە تایبەتی لە کادرە گەنجەکانی، و یەکێک بوو لەو کەسانی کە لە دەڤەری ڕانیا، ئەو دەڤەری ڕانیا لە ڕاستیە هەر بە ناوی دەڤەرە دەنا بەقەدەر پارێزگایەک لە ڕاستیە تێکۆشەر و خەڵکی خوێندەوار و ڕاگەاندنکار پێ دەگەێنێ، وە لە درێژای ئەم 20 ساڵی ڕابردووش هەروە بووە، و لەم چەند ساڵی ڕابردووشە کاک هونەرێکی بوو لە دەمچاوە دیارەکانی دەڤەری ڕاپەڕین لە ڕووی ڕۆژنامەنووسیەوە، و لەو ماوەیە کە لە ڕاگەاندێکی تریشمانی کوردستان ئیشی کرد، هەم لە تەلەڤیزۆنی گەلی کوردستان وەکو پایامێر، وەکو ڕاپۆرتنووس، و هەمیش لە کوردستانی نوێ کە گۆشەی هەفتانی هەبوو، هەموو ئەو خەستەتە باشانەی کە ڕاگەاندنکارێکی بەتوانە پێ دەناسێتەوە کاک هونەری پێ ناسرابەوە. پێش هەموو شتێک کاک هونەر یەکێتیەکی ڕەسەر بوو، دووەم نووسەر بوو، سێم میدیاکارێکی تەلەڤیزیۆنیش بوو. یعنی کەم زۆر کەسەیە مەسەن نووسەرە بەڵام میدیاکاری تەلەڤیزیۆنی هەیە، لە تەلەڤیزیۆن کارەکە بەڵام ڕەنگە سەلیقەی نووسینی نەبێ. لە ڕاستیە کاک هونەر ئەم سەلیقانەی پێکەوە کۆ کردبووەوە، و کە ئەشی نووسی تەنیا یعنی هەرەوە نەبوو بڵێم وەکو یەکێتێک بنووسێ، بەڵکو هەوڵێدا وەکو ڕۆژنامەنووسێکی سەنگین کە هەڵسەنگاندن بۆ ئەو بابەتانە کە لەسەری دەنووسێت، لەبەرەوە هەموو وەکو کادرێکی هەمەلایەنە بوو لە ڕاستیە. 40 ڕۆژ لەمەوبەر هونەر ڕەسوڵ کە پەیامنێری گەلی کوردستان بوو و هاوکارێکی زۆر بەشکۆی مەڵبەندی ڕاپەڕین بوو، هاوکارمان بوو لە هەموو بوارەکاندا، و ئەوەی کە لە توانایدا بوو هەر شوێنێک کە کەموکوڕێکی لێ وایە هونەر ڕەسوڵ لەوێ ئامادە بوو، و هەر کارێکی خزمەتگوزاری کە هەبا لە سنوورەکەدا وەک پێویست ئیشی بۆ نەکرابایە، هونەر ڕەسوڵ لەوێ ئامادەی تێدا بوو. لە هەموو بۆنەوە مەراسیمەکاندا هونەر ڕەسوڵ ئامادەی تێدا بوو، و شکۆی یەکێتی نیشتیمانی کوردستان و شکۆی ناوچەکەی برز کردبووە. بەڕاستی هونەر ڕەسوڵ لە هەموو بوارەکاندا ئیشێکی باشی بۆ دەڤەرەکەی خۆمان دەکرد، لە بواری کۆمەڵایەتی، ڕۆشنبیری و زۆربەی زۆری بوارەکاندا ئەو دەوری کاریگەری هەبوو لە سنوورەکەماندا، و بە خەم هاوڵاتیانەوە بوو لە هەر شوێنێک کەموکوڕیەک یان شتێکە وایە لە دەڤەرەکەدا، لە ناوچەکاندا، لە گوندەکاندا، لە هەر شوێنێک ئەوە بووە هونەر ڕەسوڵ لەوێ ئامادەی تێدا هەبوو. بە هیمەتی خۆی، بە کارامەیی خۆی، بە شکۆی خۆی
توانایەکی لە ڕادەبەدەری هەبوو لە ڕیپۆرتاژەکاندا کە مەرامی خەڵکو و ئەوەی کە لە دڵی خەڵکەکەدا بوو دەیخستە ڕوو و سەروی خۆمانیان فەرمانگەکانی کە معنی بوون بە ئیشەکانیان بەدەنگ داواکاریەکانی هاوڵاتیانەوە دەچوون. ئەمڕۆ لە چلەوانی کاکە هونەر ڕەسوڵ خاوەن قەڵەمی بە بڕشت و ڕاگەیاندنکار و کەسێکی خاوەن معریفەیە. ئاسان نییە من بەم چەند چرکەیە بتوانم هونەر هەڵسەنگێنم لە هەموو بارەکانیە، بەڵام ئەوەی هەیە ئەمەوێ بیڵێم شاری ڕانیا تەنها دەستپێشخەر نییە لە ڕاپەڕینە، بەڵکو دەستپێشخەریشە لە دروستکردنی گەنجانی وەکو هونەر و هاوڕێکانی. هونەر ئەو 2 ساڵەی کە لەگەڵ منا کاری کرد پیاوێکی ڕازگۆ بوو لە ئیشەکەی خۆیان، پیاوێک بوو هەمیشە و هەمیشە بیری لەوە بوو چەند بتوانێ دڵسۆزانە ڕا و سرنج و بۆچوونی چین و توێژەکانی شاری ڕانیا بگێرێتە تەلەڤیزۆن و لێەوە بۆ ڕای گشتی باسی بکات، چەند بتوانێ کەم و کوڕیەکان بە شێوەیەکی ڕەخنەگرانەی بنیاتنەر لە حکوومەت لە دام و دەستگاکانی حیزبی و حکومی هەتا سەربازیش بە شێوەیەکی وا بگەێنێت کە هەم ڕەخنەکە جێی خۆی بگرێ و هەم بنیادنەرش بێ بۆ داهاتوو. هونەر لە دەست چوو، زوو بوو، زۆر زوو بوو بۆ لە دەستچوونی هونەر. ئێمە هیوامان بە هونەر هەبوو. من بۆ خۆم هەموو هیوایەکەم لەسەر هەڵچنی بوو کە لە داهاتووە لە پەرلەمان بیبینم، لە شوێنێکی بەرزتر بیبینم داکۆچی لە سنووری منتیقەکە، چکە قەڵەمێکی منتەقی معریفی پێبوو، بۆ چوون و ڕێیەکی منتەقی پێبوو. هونەر گەنجێکی خۆشەویستی ناو گەنجانی شاری ڕانیە بوو. هونەر لە بواری ڕاگەیاندن و معریفیە زۆر لە پێش بوو. بۆیە لێرەوە پرسە و سەرخۆشی خۆم تەنها ئاراستەی بنەماڵەکەی ناکەم، جگە لە مام ڕەسوڵ و خێزان و خانەوادەکەی ئاراستەی سەرجەم گەنجانی شاری ڕانیاکەم کە ئەزانم چێ کاریگەریەکی لەسەر گەنجان هەبوو، چەند خۆشەویست بوو لە ناو گەنجانە. بۆیە هەر لێرەشەوە ئەڵێم هونەرجان گۆڕەکەت پڕ بێ لە نور، تۆ نامری، تۆ لە ناو ئێمەیە زندووی. هونەر مناڵی بچووکی خێزانەکەمان بوو، نازی بەسەر هەمووانەوە هەبوو، لەگەڵ ئەوەشتا کەسێکی زۆر زیرەک و ورد بوو لە ژیان. قۆناغی هونەر لە ژیانە 2 خولیای هەبوو، یەکیان پیشەی مامۆستایەتی و ئەوی تریشیان بواری ڕاگەیاندن بوو. لە بواری پیشەی مامۆستایەتیە بەردەوام لە ساڵانی مناڵیە مناڵەکانی کۆ کردەوە وانەیەکی بەباشی لەبەرە کرد وەکو مامۆستا وانەی پێوتنەوە. بە حکمی ئەوەی خێزانەکەمان خوێنەوار بوون، کتێب هەمیشە لە ئێمە ئامادەیی هەبووە. باوکم کە زۆر ئارەزووی لە شەعر خوێندنەوە بوو، بەردەوام ئەبوو یەکێک لە کوڕەکان یان کچەکان شەعری بۆ بخوێنەوە. هونەریش یەکێک بلەوانە کە بەردەوام شعری بۆ باوکمە خوێندەوە. تەنانەت هەفتەیە پێش ماڵ ئاوایکردنی کتێبی لوقمانی حەکیمی بۆ باوکم کڕی بوو تاوەکو شەوانە بەیەکەوە بۆی بخوێنینەوە لەگەڵ 1-2 کتێبی چیرۆکی مناڵان. هونەر لە زۆر بواردا خولیاکانی زۆر بوون، بەڵام یەکێک لە بوارانەی کە زۆر بە تەواوەتی خۆی بۆ تەرخان کرد بوو بواری ڕاگەیاندن بوو. هونەر ڕەسوڵ یەکەم وێزگەی خوێندن لە قوتابخانەی بیتوێن دەست پێ دەکات و قۆناغی ناوەندیش لە ناوەندی چێوەڕەش بە کۆتا دێنێت. دوای چەند ساڵێک دابڕان هەر لە ڕانیە دەچێتەوە بەرخوێندن و پەیمانگەی کۆمپیوتەر تەواو دەکات. هونەر ڕەسوڵی خاوەن بەهرە و توانەکانی خۆی لە سنتەری چالاکی گەنجانی ڕانیە تاقی دەکاتەوە. هەر لەوێ دەزاندرێت و دەیسەلمێنێت کە کوڕێکی خاوەن توانە و چالاکە و دەیەوێت خزمەت بکات. کاکونەر بیرمە سەرەتاکانی ساڵی 2000 وەک گەنجێکی پڕ خەون و هیوا و خولیا هاتە پرۆژەی سنتەری چالاکی گەنجانی منداڵپارێزی کوردستان لە ڕانیە. هەر لە سەرەتاکانەوە هونەر بەشداریکردنی لە ئاستێکی زۆر فراوان و ئەکتیڤ و باشدا بوو. هەر زوو لە سنتەر تواناکانی گەشەی کرد، وابوو لە بەشی ڕاگەیاندن سەرپەرشتی چەندان چالاکی ڕۆشنبیری و چالاکی ئەدەبی و
ئەو بزاوتە ڕۆشنبیریی کرد کە ئەو کات لەم پرۆژەیە لە ڕانی و لە دەڤەرەکە دەستی پێکرا بوو. تایبەتمەندیەکی کاکوونەر گیانی خۆبەخشی بوو، گیانی لێبوردەیی بوو، توانایەکی باشی هەبوو لە وەرگرتنی زانیاریەکان. هەر بۆیە هونەر جیاواز لە هاوڕێیەکانی خۆی لە ماوەیەکی زۆر کەمدا دەتوانم بڵێم یەکێک بوو لەو گەنجانەی کە ئەوەی پێی دەڵێن هونەری سەرکردایەتی کردن، هونەری بەڕێوەبردن یعنی لەودا دەرکەوت. بۆیە بەشێک لە مێژووی سنتەری چالاکی گەنجانی ڕانیا کە بەشداری ڕێژەیەک لە گەنجی باشی ئەم دەڤەرەیە یەکێک لە ئەستێرە گەشەکانی هونەرە. هونەر ڕۆڵێکی زۆر باشی هەبوو لە بەرەو پێشوونی چالاکی گەنجان لە دەڤەرەکە. کاک هونەر کۆڵەکەی پەیمانگا بوو وەکو خوێندکار بەشایەتی هەموو مامۆستاکان بەشایەتی هاوڕەکانی هونەر ئاکارێک بوو لە ئەدەب لە ئەخلاق لە ڕەوشت لە ڕێز لە بەمانای کەلیمە کەسێک بوو کە ڕێزی بەرامبەری ئەگرت، دڵی مامۆستایانی ڕائەگرت، دڵی خوێندکاران و هاوڕەکانی خۆی ڕائەگرت. هونەر خوێندکارێک بوو هیچ داوایەکی خۆی نەبوو، هەتاوەکو ئێستا نەهاتووە لە دەرگای ئیدارە بدا داوایەکی تایبەتی خۆی هەبێت. تەنها داوای هونەر داوا و تکا بووە بۆ خوێندکارانی هەژار، خوێندکارانی کەم دەرامەت، خوێندکارانێک کە پێویستیان بە هاوکاری بوو بێت. بەڕاستی بەداخەوە کاک هونەر کە لەو تەمەنە گەشەیدا لەو تەمەنەیدا کە لە لووتکەی گەشانەوەیدا بوو خوای گەورە بۆ لای خۆی بردیەوە و هەمووشمان نەزانین خوای گەورە کەسانی خۆشەویست زوو ئەباتەوە. ئەمن وەکو بەڕێوەبەری پەیمانگا کۆنتاکتم زۆر بوو لەگەڵ کاک هونەر. بەڕاستی کاک هونەر کەسێک بوو گوێگر، کاک هونەر کەسێک بوو لە هەر شتێکدا لە هەموو بوارێکدا ئامادە بوو لەگەڵت دانیشێ گوێت لێ بگرێ. وەکو پەیمانگا وەکو ئیدارەی پەیمانگا هەموو کار و چالاکیەکمان بەڕاستی لایەکی کاک هونەر بوو لە هەموو ساڵانە لە هەموو فیستیڤاڵێک لە هەموو چالاکیەکدا لە هەموو پرۆژەیەکی پەیمانگادا کاک هونەر جێدەستی هەبوو. کۆتاشتی کاک هونەر لە کاتی تەخەڕوجیدا کە کۆتا ڕۆژی خوێندنی بوو تاقیکردنەوەی کرێمەش وەکو پێزانینێک کۆمەڵێک خوێندکارمان خەڵات کرد. کاک هونەر یەکێک بوو لە خوێندکارانەکە خەڵاتمان کرد، وتی مامەسا دڵنیا بنەوەی کە من لێرە تەخەڕوجم کردووە، بەڵام هەر کاتێک هەر دەقەیەک هەر سعاتێک پێویستان بە هونەر بوو بە یەک جەڕەسم لێرە ئامادە بوو. لەگەڵ خوێندندا و بە تەمەنێکی کەم بیری سیاسی چەکەرە دەکات و بە خۆشەویستێکی زۆرەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندی بە کۆمەڵی خوێندکارانی کوردستانەوە دەکات. لەوێ دەبێتە هەوێنی بە ئەنجام گەیاندنی چەندان چالاکی خوێندکاری. لە سەرەتای سەرەڵدانی لاوێتیدا دەیەوێت تواناکانی لە ڕێکخراوی ئازادی لاواندا چرۆ بکات. لە لقی ڕاپەڕینی ئەو ڕێکخراوەدا وەک کارژێر ئەوڵەکانی خۆی وەگەڕدەخات تا زیاتر بچێتە ناو کاروانی خزمەتکردنی لاوانەوە. یەکێتیانە و وە خۆشی دەیگوت هەمیشە خوێنکاری ڕێبازەکەی مامی گەورەم توانە میدیایەکانی وردە وردە دەردەکەوتن. هەر بۆیە پەیوەندی بە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان کەناڵی ڕاپەڕینەوە دەکات و ئیدی لەوێەوە بەردەوام دەبێت و چەند ساڵێک لەو کەناڵە لۆکاڵیە خەرمانە پڕ بەرەکەتە ڕۆژنامەنووسیەکەی دەخاتە خزمەت ئەو دنیایەوە و پاشانیش دەبێتە ئەندامی کارای سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان. دوایەوەش لە نووسنگی ڕاپەڕینی کەناڵی ئاسمانی گەلی کوردستان وەک پەیامنێر دەست بەکار دەبێت. لە چلوانی هاوڕێ هەواڵی ئازیز و خۆشەویستمان کاکونە ڕەسوڵ سەری ڕێز لەسەر گڵکۆی ئازیزیاندا دەنەوێنم. هەڵبەتە کاک هونەر یەکێک لە کادری چالاک و هەڵسوڕا و شارەزاکان لە بواری کاری ڕێکخراوەی و هەم باغدان بە مەسەلەی فکر و مەسەلە ڕۆشنبیریەکان. ماوەیە کاژێڕی سنتەری ڕانیە ڕێکخراوی ئازادی لاوان بوو. لە ماوەی کارکردنی ئەودا ئەم سنتەرێکێک لە سنتەرە چالاکانی دەبەری ڕاپەڕین بوو. هەمیشە
بە بیرۆکەی نوێ بە پلان و بەرنامەی نوێ لە ناو ڕیزەکانی لاواندا لە ناو ڕێکخراوی لاواندا چالاکیەکانیان برەو پێدا و پەرە پێداوە توانی بووی جێگای خۆی لە ناو تەواوی ئەو هەواڵانە بکاتەوە کە وەکو یەک ستاف و یەکتیم لە ناو سەنتەرەکەدا کاریان دەکرد و ئەوەندەی من سەرنجمدا بوو یەکێک لە سیفەتە جوانەکانی کاکوون لە ناو ڕێکخراوی لاواندا هەمیشە خۆی بە چۆن دەڵێ جۆرێک لە کەمتەرخان دەزانی کە وەکو پێویست ئەم کاتەکانی بۆ ڕێکخراوە کە تەرخان نەکردو لە کاتێکدا خۆی شەو ڕۆژ تەواجودی هەبوو لە ناو بارەگادا شەو ڕۆژ لە جوڵە و حرەکەدا بوو بۆ سەرخستنی ئەرکەکانی لە ناو ڕێکخراوی ئازادی لاواندا. دیارە ئەگەر بمانەوێ باز لە هەموو ئەو کار و چالاکی و هەموو ئەو بابەتانی کە پێوەستن بە ژیانی تایبەتی هونەرەوە بکەین زۆر بوار دەگرێتەوە بە تایبەت لە بواری میدیایدا من دەمەوێت بەڕاستی لەسەر ئەو بابەتە قسە بکەم. هونەر لەوتەی کە داخڵی ئەم بوارە بوو بەڕاستی لە سەرەتاوە ئەوەندەی کە تێبینم کردبێت پێشتر دیارە هەوڵی نووسینی هەبووە بەڵام کاتێک کە بەگشتی هاتە ناو بوارەکەەوە لە بواری میدیاییدا بوو بە میدیای بینراودا بوو دیارە لە گەلی کوردستان ئەو کاتی کەناڵی ڕاپەڕین توانی لە ماوەیەکی زۆر کەمدا ینی ئەسپی خۆی تاو بدات وە پێش زۆرێک لە ئێمە بکەوێتەوە بەڕاستی پێش زۆرێک لەوانە بکەوێتەوە کە هاوڕێی بوون و پێشتر ئیشیان کردووە دواتریش ئەم کوڕە هەر بەوە نەوەستا بەڕاستی ینی پەیامنێری تاقی کردەوە یەکێک لەو پەیامنێرانە بوو کە زۆر بە شێوەیەکی جوان ئەدای کارەکەی خۆی دەکرد و بەردەوام کاتێک کە مایکەکەی بەدەستەوە دەگرت پێچوانی زۆر لە هەندێک خەڵکی دیکەکە لەوانەیە هەزری بڵاوە بێدیان بە شێوێک نتوانێت ئەوەی کە مەبەسێتی بیگەێنێ ئەم کوڕە لە ماوەیەکی زۆر کەمدا دەیتوانی زانیارێکی زۆر و با بڵێن شێوازی ئەداکردنێکی زۆر جوانی بوارەکەی خۆی لە بواری پەیامنێریدا بکات بەڕاستی کۆچی ڕۆژنامەنووس هونەر ڕەسوول بۆ من کۆرسێکی گەورە بوو جیاواز لە زۆر کەسی تر دەنجی ڕەنجی سەنجی بۆ من هەمیشە جێتی ڕامانی تایبەت بوو من پێم وابوو لە ماوەی 29 ساڵ کارکردنم لە بواری ڕۆژنامەگەریدا پێم وابوو ئەزمونم ئەوەندە زۆرە لە لای خۆمان لێک دەدایەوە کەس ئەو توانایی منی نییە لەو سنوورەدا بەڵام کاتێک تواناکانی هونەر ڕەسوولم بینی بەڕاستی زانیم کە زۆر لە ئەزمونەکەی منی تێپەڕاندووە وەک چۆن دەڵێ هەمیشە حازر بەدەست بوو لە کار و چالاکیەکانیدا ئەوەی کە ئەوی سەرکەوتوتر کرد بوو ڕاوێژی دەکرد بە سەروی خۆی پرسوڕایی دەکرد جیا لە هەموو ئەوانش دوو ڕۆژ بەر لە کۆچی دوایی ئێمە کە هەردووکمان هاوسەفەر بووین بۆ کۆبوونەوەیەکی مەکتەبی ڕاگەیاندن بە یەکەوە چوونە هاتنەوە لە ڕێگا پرسوڕامان زۆر کرد لەسەر بواری ڕاگەیاندن بەداخەوە دوو ڕۆژ دواتر و کاتێک ئەوەم بینی بە تایبەتی چرکەساتی گیان لە دەستدانی بۆ من لە بیرچوونەوەی ئەستەما لەم یادەدا سەری ڕێز و وەفا و خۆشەویستی بۆ هونەر ڕەسوولی جوانەمەرگ و ڕۆژنامەنووس توانای هونەر ڕەسوول لەو بارەدا زۆر چەکەرە دەکات وەک ڕۆژنامەنووسێکی پیشەیی لە نووسینگەکەیەوە بەردەوام و ڕۆژانە ئەواڵ و چالاکی و کەم و کوڕی و گازندەی دەڤەری ڕاپەڕین بەگشتی و تەنانەت دەوروبەریشی دەگواستەوە خەمی خەڵک خەمی ئەو بوو خەمی شەیدانی نیشتیمان خەمی ئەبەدی ئەو بوو هەمیشە راپۆرت و کارە ڕۆژنامەوانیەکانی دەخستە خزمەت کەس و کاری شەهیدان گارێک کاکوونەر یەکێک بوو لەو ڕاگەنکارانەی کە دەتوانین بڵێن حزورێکی بەردەوامی هەبووە لە کۆی پرسە سیاسی و کۆمەڵایەتەکانی ئەم سنوورەدا یەکێک بۆ لەو ڕاگەنکارە سەرکەوتوانەی کە دەتوانین بڵێن دەور و ڕۆڵێکی کاریگەری هەبووە لە ئاشتەوایی کۆمەڵایەتی لەگەڵ هەموو چین و توێژەکان لەگەڵ هونەرمەندان بووە لەگەڵ نووسەران بووە لەگەڵ سەحە بووە من وەکو خۆمەوەی کە ئیدارەی ناوچەکە من ئەو شایدی بۆ دەم بەڕاستی یەکێک بۆ لەو ڕاگەنکارانەی کە حزورێکی بەردەوامی هەبووە لە کۆی
کاروبارە ئیداریەکان لە کار و چالاکیەکان لە سەرنج و پێشنیارەکانی لە ڕەخنەکانی بۆ بە ئاراستەی چاکردن و خزمەتکردنی کاری خزمەتگوزاری لە سنوورەکەدا. بۆیە بەڕاستی کاکوونەر کلێنێکی گەورە بوو و ئەسەفێکی گەورەیە بۆ هەمومان و بۆ هەم بنەماڵەکەشی چکەیەکێک بوو لەو ڕاگانکارانەی کە دەتوانین بڵێن حزورێکی بەردەوام و خزمەتێکی بەردەوامی هەبووە. من لەو فترەی کەرنتینۆوانەدا بەڕاستی یەکێک بۆ لەو ڕاگانکارانی کە دەتوانین بڵین شانبەشانی تیمەکانی تەندروستی شانبەشانی هێزە ئەمنیەکان بەردەوام حزوری هەبووە لە تەوعیەکردنی هاوڵاتیان بە ئاراستەیەکدا کە لە پێناو پاراستنی تەندروستی هاوڵاتیان. لە ڕاستیدا هوەر هەر هوەری شارێک و ماڵێک و منتیقەیەک نەبووی هەموو خەڵک بوو بگرە لە هەموو سنوورەکەدا جێگای خۆی کردبووە کوێکی زۆر دڵسۆز بوو. دیارە من کە و قسانە دەکەم هەم وەکو هاوڕێکی خۆشەویستی کاکە هوەر هەم وەکو بەڕێوەبەرایەتێکی کاروباری شەهیدان لە قەڵازێەوە لە سنووری پشدەردا کە چەندین ساڵی کە کارمان کردووە لە بواری ئەوەدا هاوکارمان بووە وەکو پشتیوانیکردن بۆ کە سوکاری شەهیدان یا ڕووماڵکردنی ئەو چالاکیانێک کە لە سنوورەکە هەبووە جالەیادکردنەوەی شەهیدان بووە لە سەردانکردن بووە بۆ هەر حاڵەتێک کە پەیوەندی بە خانەوادەی سەربەرزی شەهیدانەوە بێ جارێک لە جارانیان بۆ نمونایان هیچ کاتێکەوە نەبووە کە ئێمە ئەو کڕا یا ئەو ستافە بەڕێزەی گەلی کوردستان کە لە نووسنگەکەشی لە ڕانیە بووە ئەوەی کە گرنگە بڵین ماڵشی لە قەڵازێ نەبووە کە ڕاستە و خۆ ئامادە باشی و ئەوەی خۆی دەربڕیوە و یەکسەر ئامادە بووە لە شوێنی خۆی بە خۆشحاڵی و بە دڵسۆزی شەو خۆی گرنگی جدی کارەکانی ئەو کوڕا لەوەدا بوو پرۆژ بوویانی لە کارەکەیدا ینی دڵسۆزیش بوو بۆ بیر و باوەڕەکەی بۆ کە سوکاری شەهیدان ینی ئەرشیفی ئیشکردنی چەندین ساڵی ئێمە بخۆی هاوار دەکەم مەدانی کارەکە کە چەندین ساڵە ئێمە بەیەکەوە ئیشمان کرد. دیارە کاکوونە ڕەسوڵ لە دەبێت ڕاپەڕین لە ماوەشی زۆر کووردا توانی پێگەیەکی باش لە بواری ڕاگەاندن پێگەیەکی باش لە بواری علاقاتی اجتماعی علاقاتی سیاسی علاقاتی ئیداری بۆ خۆی بخۆڵ بقێنێ و توانی بێتە جێی ئومێدی تێگەڕای هەواڵانی لە دەبێت ڕاپەڕین و بێتە جێگای ئومێدی هەموو لایەک لە دەبێت ڕاپەڕین و ئەم شخصە بوو کە هەردەم بە لە خۆبوردەی خۆیەوە توانی بووی بە دیقەتەوە خەڵک یاخود هاوشاریان گوێ لە ڕاپۆرت و لە هەواڵەکان بگرن و پیاوێک بوو زۆر سەرڕاست بوو لە بواری کاری خۆیدا کە ناوی بواری علایم بوو و لە ڕووی علاقاتی ئیجتیماعیش پیاوێکی زۆر سەرڕاست و پیاوێک بوو هەردەم جوان بوو بەوەی کە ئێمە وامەدەناسی تەحافۆزی دەکرد لە شتێک کە نەشیاوی لەگەڵ کللتوری نەتەوەکەی تەحافۆزی دەکرد لە شتێک کە نەگونجاوی لەگەڵ مروئەتی کەساتی کەسەکان هەردەم پیاوێک بوو بەڕاستی جوانەکانی لە هەموو بوارەکاندا پێشتەمەنی خۆی کۆتبووە بۆیە ئێمە لە دەبێت ڕاپەڕین وکو هەواڵانی وکو هاوڕێیانی بەڕاستی متەئسیرم بۆی و پێشمان وایە دروستبوونەوەی کاکوونەر دەیەوێت ئومێد دەکەین کە هەردەم ڕۆحی ئاسو دەبێت و دەشێنێت ئەوەش بڵین کە ئەم پیاوە لە ڕاپەڕین بەدەر لە کارەکانی خۆی وەکو کارێکتەرێکی ڕاگەیاندکار لە ڕۆکانی تریش دیسان خزمەتێکی بەرچاوی خۆی هەبوو هەمەوەی کە پێی دەوترا کادری پێشکەوتوویەکی نیشتیمانی کوردستان هەمەوەی پێی دەگوترا هاوخەم بۆ دۆست و بۆ ڕەفیق و بۆ هاوشاریانی ینی ڕۆڵێکی باش و بەرچاوی خۆی دەبینی لە هەموو سێکتەرەکان. تێگڕای چین و توێژەکان کاسبکار و هەژاران لاوان و وەرزشوانان شاعیر و ئەدیبان و هونەر و هونەرمەندان و کادیر و هەڤاڵانی یەکێتی خەمی هەمووانی دەخوارد. هێندە دڵسۆز بوو لە ئیشەکەی جەماوەری دەڤەرەکە بە بینینی هونەر ڕەسوڵ کەناڵی گەلی کوردستان و بە گەلی کوردستانیش هونەر ڕەسوڵیان بەبیر دێتەوە. هونەر ڕەسوڵ ئەمیشە لە بیری بوژانەوە و نوێبوونەوەی یەکێتیدا بوو. تێگڕای خەونەکانی بە باڵای حیزبەکەی مامی گەورەدا هەڵچنی بوو. ئەندامی ئەنجومەنی مەکتەبی ڕاگەاندنی یەکێتی بوو چاوەڕێژ دەکرا زیاتر و زۆرتر بچێتە پێشەوە.
هوەر چ لە ناو جەماوەر چ لە ناو شۆڕژێڕی کاگونەرێکێک بوو لەو پامنێرە چالاکانەی کە من شانازی پێواکەم لە سنوورەکە ئێمە وەکو ینی وەرشی ڕانیا وەکو نووسنگەی ڕاپەڕی لیژنە ئۆڵمپی وەکو هەموو بوارەکانی تر ئێمە هەر چالایەکێکمان هەبوو بێت لە گوند بێت لە قەزا بێت لە ناحێ بێت لە شار بێ کاگونەر هاوکارمان بووە و ڕێپۆرتاژی بۆ کردین دیارە ئەمانە بۆ ئێمە سەروەری بووە و چەندین وێنەی ئەرشیفی ڤیددیۆیی وێنەی فۆتۆ هی کاگونەرمان پێکەوە هەیە کە چاپێکەوتنی لەگەڵ ئێمە کردووە ئێمە کاگونەر بەڕاستی لە وەرشکاران ڕۆی کاگونەر لەوەتی کاگونەر ئەمری خی کردووە بڕوان ناکەم یەک چالاکی وەرشی ڕێپۆرتاژ کرابێ یان کرابێتە هەواڵ هیوادارمەوانی کە دوای کاگونەر دێن ڕێزکەی کاگونەر بگرێ نەخۆ ئەوە ئەو دوێنە گرێ دڵسۆزەی کە وەکو برا وەکو کەس هەتا کاتی سات لە دەستدانیشی هەر هاوکاری بوونە و لەگەڵی بوونە ئەمە ئەوە دەردەخات کە کاگونەر برای ئەوان بووە کاگونەر کەسێکی دڵسۆز بووە و ئێمە وەکو وەرزشکاران کاگونەرمان زۆر خۆشویستووە شانازی پێواکەین هیوادارین کاگونەر ڕوحی ئاسوودە بێت تۆ بەڵێنم پێ بدە تا من بەرەو ژوان ببمەوە بمدەیە ماچێکی کەڕ لەو لێوە با جوان ببمەوە دەستی لەرزۆکم هەتاتیدایە هێزی بەیگوشی لێگەڕێتاوێ لە باخی سینە میوان ببمەوە شەنگە بێری بسڕەوە فرمێسکی بێشوانی ئیتر ڕەنگە هێشتا لەو چیا و زۆزانە بۆ شوان ببمەوە من گوڵی سەرگۆڕی ئاواتی لە مێژینم بەڵام ڕێژنێکم لێ بدە پێم وایە بۆ ڕوان ببمەوە شێخی سەنعان بۆ کچی گاور لە ئیسلام وەرگەڕا من خەریکە بۆ کچە شێخێ هەژیوان ببمەوە هەنە ڕسوول لە بواری شعردا کە من بمێ قسەی لەبارەوە بکەم پێم وابێ و لەوانەیە غەڵەتیش نەبم کە یەکەمین هەوڵی ئەو لە بواری نووسیندا شعر بوو لە کۆتایی لە 2009 کۆمەڵک شعری نووسی بوو ئەو شعرانی دهێنا پیشانی منی دەدا و منیش هەستم دەکرد کە تااقەتێکی جوان و وزەیەکی جوانی ئەدەبی لەو کوڕدا هەیە بۆی هەمیشە تەشجیعم دەکرد هانم دەدا جگەلەوە کە خوێنەرێکی جددی شعر بوو ئەو هونە ڕسوڵانی هەمیشە شعرە جوان و دانسقە و شعرە ڕەسەنەکانی جیا دەکردەوە لەو دەقانەی کە بە ناوی شعرەوە دەنووسران و بەردەوامیش خەمی ئەوەی بوو کە دەقێکی زیندوو ببێنێ بۆ ئەوەی دڵنیا بێلەوەی کە ئەدەبی کوردی لە شوێنێکدا چەقی نەبەستووە لە شوێنێکدا پەنگی نەخواردێتەوە کاتێکە دەقێکی زۆر جوانی دەدی شاگەشکە دەبوو دڵی خۆش دەبوو هەمیشە دێگوت ئەو دەقا من وەکو ئەوەی من نووسیبێتم یان لە زیاتی ئەوەی من نووسیبێتم ئەو دەقا نووسراوە خلاصە زۆر دڵخۆش بوو بۆی کە دەقێکی جوان و زیندوو ببینێ توانایەکی زۆر جوانی هەبوو لە خوێندنەوەی شعر توانایەکی زۆر جوانی هەبوو لە ناسینەوە و بە خۆشی تاقەیەکی شعری هەبوو بەڵام بە نەتیجە خۆی لە کاری ڕاگەاندندا دۆزیەوە بەڵام لەگەڵ ئەدەبیشدا هەمیشە هاوتەریب دەڕۆیشت هەمیشە ئەو دەقە جوانانەی کە بڵاو دەبوونەوە وەری دەگرت و لە واڵەکەی خۆی دایدنا یا لە دانیشتەکاندا باسی دەکرد دەیتوانی ڕەگەزە زیندوەکانی شعری ڕاستەقینە بناسێتەوە قسەی لەسەر دەکرد بۆیە من یەکێک بووم لەوانەی پێم خۆش بوو لە دوای نووسینی هەر دقێک یەکەم کەس کە چاوی پێ دەکەوێت هونە ڕسوول بێت چکە دەمزانی چەندە بەر ئەو دەقە جوانانە دەکەوێت چەندە خۆی تێدا دەبینێتەوە چەندە هاندەرێکی وەکو دەڵە دڵسۆزی شعرا یەکێک لەوانەیە کە وەکو گوتم من دەقەکانی خۆم پیشان دەدا ئەو بۆ پێشەوەی بڵاوی کەمەوە بە نامەیەک بۆم دەنارد یان لە شوێنێک بۆم دەخوێندەوە یان بە شوازێک لە شوازەکان ئەو دەقە شعرانە پیشان دەدا و ئەویش مەحەکێک بوو بۆ ناسینەوەی دەقی کرچ و کاڵە دەقی گەورە و دەقی زیندوو هەر کاتێک کە زانی بام ئەو دڵی خۆشە بۆی کە ئەو شعرا شعرێکی جوانە بێگومان منیش دڵم خۆش دەبوو بۆی کە توانیمە دەقێکی زیندوو بەرهەم بهێنم ماڵتان خەریکە بار دەکات سەدیق عەلی ماڵتان بەرەو ڕۆژهەڵات بوو کەسی ئێستا بەسەر بەردەدەلی تەڕەکانی کەناردا دەڕوانێ ئێستا بەسەر مەرقەدی بولبولێک و مەزاری ڕیشۆڵەیەکدا دەڕوانێ ماڵتان بەرە و ئێستا بەسەر کوشتنی دەستوخەتی هەرمەیەک و تامکردنی ڕەشن و سیلێکردنەوەی هەنارێکدا
بەرەو بەڕێکردنی کاروانی گوناهی ئێسک سووک و داڵدەدانی خێڵێک لە حەسانەتی مرچومۆندا دەڕوانێ. ماڵتان ئێستا هەر ڕۆژەی لە ناو نامەیەکدا دەنووسرێت و هەردەمەی دەخرێتە ناو ڕستەیەکی ماندوو، هەر وەختەی دەسێتە قوتوی عەتارێک و هەر کاتەی دەخزێتە باوەشی چیرۆکێکی پیر. دەنگی خۆی دەخاتە پاڵ دەنگی کانیەک، ئەو دەمەی ڕێحانەکانی پرچی کچێگاو دەدات. دەنگی خۆی دەخاتە پاڵ دەنگی هاژەیەک، ئەو کاتەی بەسەر چارەنووسی بەردێکی پشکوڕدا تێدەپەڕێ. دێت و نینۆکەکانی خۆی و بزکە مەکرکەرەکانی هەتا و پێکەوە هەڕاز دەکات. دەڕوات و جووتێک باڵ لە ڤارتۆیەکی نێر بۆ خۆی و جووتێک گۆرەی بۆن شامپۆ لە دوکانە سەرسپێکی حەما بۆ منداڵە گرینۆکانی پشتماڵ دەکڕێت. هەندێک چکلێتی تام سمێڵ بۆ خۆی و هەندێک گنێشتی تام خەڵۆس بۆ ئاچقە دۆڕاوەکانی کۆڵان قەرز دەکات. دێت بانگی کوڕە چاوڕەشەکە دەکات، نایەڵێت لە ژێر سوانەیەکی نیو هەتاودا ڕاکشێت و پڕ بە وجودی کەون بانگی دەکات. ئاسۆ ئاسۆ. هونە ڕەسوڵ خاوەن بۆچوونی جیاواز و شیکەرەوەیەکی لێهاتووش بوو، بۆیە لە پاڵ گەیاندنی هەواڵ و چالاکیەکان بەردەوام ڕاپۆرتی شیکاریشی هەبوو. هەوڵی دەدا لە تێگڕای ژانرە میدیایەکان جێپەنجەی دیار بێت. هەروەها نووسەرێکی لێهاتووش بوو، بۆچوون و تێڕامانە سیاسیەکانیشی لە بۆتەی وتاردە لە ماڵپەڕ و ڕۆژنامەکاندا بڵاو دەکردەوە. خاوەنی گۆشەی ڕوونتر بوو لە ڕۆژنامەی کوردستانی نوێ. لەم گۆشەیەوە بیر و بۆچوون و تێڕوانی نەسیاسی و فکرەکانی خۆی بەیان دەکرد و پەنجەی دەخستە سەر خاڵە گرنگەکان و بۆ گرفت چارەسەر و بۆ ناومێدیش ئومێدی دەبەخشی. وەکو تێکۆشانی ڕێکخراوەیش کاک هونەر بەداخی بوو لە ئەندامانی ئەنجومەنی مەکتەبی ڕاگەاندن و ئومێدێکی زۆری هەبوو کە بەشداری بکات لەم هەڵبژاردننی مەکتەبانەی کە بەڕێوەیە کەم پێم وایە ینی یەکێ بوو لەو کەسانەی ئەگەر مابای دەرفەتی ئەبوو کە پێش زیاترەوە کە پێشکەیە، بەڵام بەداخەوە ینی کارەساتی مەرگی بۆ نەکرد بۆ کەسوکاری، بەڵکو بۆ ئێمەش بۆ ڕەفیقەکانیشی لە بۆی ڕۆژنامەنووسی یەکێتی نیشتیمانی کوردستانە جێگەی داغ بوو و ئەو ماوەیە کە لە ڕاستیان من ناسی وەکو ڕاگەاندنکار هەموو ئەو بەرهەمانی کە هەیبوو، هەموو ئەو راپۆرتانەی کە کردبووی، هەموو نووسینانی کە هەیەتی پێمان دەڵێن کە ئێمە ڕاگەاندنکارێکی زۆر باش بەڕێوە بوو کە نوێی ڕێگاکەی بڕێ بوو مابەوەی کە بگاتە ترۆپکی توانەکانی خۆی و گەنجێک بەداخەوە ینی لە نوێی ڕێگادا بجێشتین. بەبێ شک کاکوونەر گەر تەمەنی درێژ بە لە ناوماندا بە و لەگەڵماندا بە خزمەتێکی باشچا و باشتری بە بزاوتی ڕووناکبیری دەکردووە، بە حیزبەکەشی دەکردو لە هەمان کاتدا دەتوان بڵەمیشێک لە پێیان لێ لە هەرە سەرکەوتوەکانی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بوو لەسەر ئاستی کوردستان. هەمیشە راپۆرتەکانی مایی سەرنج بوون و سەرنجڕاکێش بوون با بڵین، توانی بووی لە هەر پێویستێکی کە لە سنوورەکەدا بدێت پێشەوە ئەو حازر و ئامادە بوو کە راپۆرتی شتێر و تەسەی لەسەر ئامادە بکە. بۆیە دەڵێم زۆر کاتی پێویستە قورسە جێگرتنەوەی ئەم هەواڵەمان. لە باری خێزانداریشدا هونەر ڕەسوڵ ساڵی 2016 ژیانی هاوسەرگیری پێک دەهێنێت و لانۆی چاوگەشت کە ئێستا 3 ساڵ تەمەنیەتی دێتە دنیاوە و لە پاڵ دنیایە کاری ناوازەی ڕۆژنامەنووسی ئەویش دەکاتە یادگاری بەجێماوی خۆی بۆ هاوڕێ و کەسەکانی بۆ دەڤەرەکە و بۆ گەلی کوردستان و کوردستانی نوێ و تێکڕای ئازیزانی. گیانلەزانی هونەر بۆ ئێمە کارەساتێکی گەورە بوو، بەڵام بەدەمەوە هاتنی هاوڕێ هاوکارانی مای دڵخۆشی بوو ئێمە. بە تایبەتی
خاتوێر ئیبراهیم محمەد هاوسەرۆکانی یەکێتی شانازخان ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی ئەندامانی مەکتەبی ڕاگەیاندن کەناڵی گەلی کوردستان و هەروەها هەڤاڵ قوبات تاڵبانی جێگری سەرۆکی حکومەت سەرۆکی پەرلەمانی کوردستان ئەندامانی پەرلەمانی کوردستان و عێراق و هاوڕێ و هاوپیشەکانی زۆر سوپاسیان دەکەین ئەرکوماندبوونێکی زۆریان کێشە لە خەمی ئێمەیان کەم کردەوە. بەداخەوە لە ئێوارەی 12 ڕۆژ لەمەوبەر لە نزیک نووسینگی ڕاپەڕینی گەلی کوردستان و لە کاتی ڕاپەڕاندنی ئەرکە ڕۆژنامەوانیەکەی هونەڕەسوڵی گەلی کوردستان هونەڕەسوڵی شەهیدان و گەنجان و لاوان و خوێنکاران و فەرمانبەران هونەڕەسوڵی هەمووان لە تەمەنی 31 ساڵیدا و لە ئەوجی توانە و پڕوزەییدا تووشی جەڵتەی دڵ دەبێت و بۆ هەمیشە ماڵاواییمان لێدا.